ئەم بارودۆخەی سەیدنا موسا کە باسەکرێ لێرەدا بارودۆخێکی زۆر گرنگ و کاریگەرە لە ڕووی نەفسیەتەوە بۆ یاوەرانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، هەروە بۆ پێغەمبەری خوا، بۆی بە پێغەمبەری خوا ڕابگەێنە کە ئەگەر بارودۆخی تۆ قورسە و قوڕیشەکان نایەن بە دەنگ بانگەوازەکەتەوە و شوێنکەوتۆکانە دەخەنە ژەر تین و فشار و زەلیلی و ئەشکەنجە و ناڕەحەتی دانەوە و بەتەکید ئەوە بەسەر پێغەمبەرانی تریشا هاتووە، بەسەر شوێنکەوتی پێغەمبەرانی تریشا هاتووە، قورستر لەوەشیان بینیوە و سەبریان لەسەر گرتووە. کەوابوو تۆش سەبری لەسەر بگرە و دڵنیاش بە لەوە والعاقبەة للمتقین، سەرنجامیش بۆ ئەو کەسانەیە کە ئەهلی تەقوان. ئەهلی تەقوا یعنی ئەو کەسانەی کە لە دینەکە تێگەیشتون و پێوەی پابەندن و ڕەفتاری پارسانگانیان بە ژێرەی ئاڕاستەی دینەکە ئەنجامدا، مافی خوای گەورەیان دا و مافی پێغەمبەران سەلامی خۆیان لێبێ و مافی دەوروبەری خۆیان لە دایک و باوک و کەسوکاریانەوە تا دراوسێ و ڕەفیق و دۆست و ئەحبابانی تریان. ئەم کەسانەی کە ئاوا ئەهلی تەقوان خوای پەروەردگار وەلیانە ئەبێ هاوکاریانەکە، یارمەتیانەدا.